بسم الله الرحمن الرحیم ئەوەی کە ڕوون و ئاشکرا بێتن و بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە خاوەن ویژدان و خاوەن عەقڵێکی سەلیمن، ئەنی بینیویانە کە ئیسلامیەکان هەرچەندە لە کوردستاندا خاوەن دەسەڵات نەبوون و جومگەکانی دەسەڵاتیان لەبەردەست نەبووە و سەرەت و سامانی ئەو وڵاتیان لەلا نەبووە، لەگەڵەوەشدا کە ئیسلامیەکان خاوەنی زۆرترین پرۆژەی خزمەتگوزارین لە وڵاتەی ئێمە و ئەو پرۆژە خزمەتگوزاریانەش خۆشبەختانە ئیسلامیەکان نەهاتوون کە قۆرغی کەن بەس بۆ ئەندامانی خۆیان بۆ خەڵکی خۆیان. لەولا قسەی نابەجێ دەکرێت، تۆمەت و تەشهیر دەکرێت، شت هەڵدەبەسترێ بۆ ئیسلامیەکان بۆ خێر و سەدەقە و ئەوانە بەڕاستی هەموو قسەی نابەجێن کە بەس خەڵکی ئیسلامی لێی سوودمەند بوو بێتن. من هەندێک نمونە و داتا دەدەمە ئێوەی بەڕێز و خۆشەویست، یعنی ئیسلامیەکان چ لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامی و چ دوای بزوتنەوەی ئیسلامی هەم خودی بزوتنەوەی ئیسلامیش کەمایەوە، یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی و هەموو ئەو ڕێکخراوە ئیسلامیانەی کە لە کوردستان ئیشیان کردووە بەبێ فەرق و جیاوازی خزمەتی هاوڵاتیانیان کردووە، لە خزمەت هاوڵاتیاندا بوون و ئەگەر تەماشەشکەین ئەو بەرنامە خێرخوازیانەی کە لە کوردستاندا ڕۆڵێکی بەرچاویان بینیوە، وەکو بەرنامەی بەخشین، سۆمای چاوان و چەندان بەرنامەی دیکە کە لەو کوردستانی خزمەتیان کردووە، نەهاتوون بڵێن ئەو خەڵکی هەرێمی کوردستان پۆلێن بکەنیان خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان نەکەن، خزمەتی ئەندامانی حزبی خۆیان بکەن. ئەوە بەڕاستی جێی شانازیە بۆمان، چونکە ئێمە دینەکەمان وامان پێدەفەرمێتن، خوای پەروەردگار وامان پێدەفەرمێتن کە خزمەتی ئێمە خزمەتێکی گشتگیر بێ، ئەگەر بە پارەی بەرچی خۆشمان بێتن و خۆشبەختانش بەڵێ ئێمە لە دەسەڵات نەبووین، بەڵێ ئێمە سەرەت و سامانی ئەو وڵاتەمان لەبەردەستدانە بووە، بەڵام لەوەی گەورەتر لەبەردەستمان بۆ سیقە و متمانەی دەوڵەمەند و خواپێداوانی ئەو وڵاتە کە گەورەترین سەرمایەیە بۆ ئێمە، گەورەترین سەرمایە بۆ حرەکاتی ئیسلامی و خەڵک ئەو سیقە و متمانەی کە بە ئێمەی بۆ ئەو خێر و بێر و پارەی خۆی داوەتە دەستی ئەو لایەنە ئیسلامیانە، ئەوانیش خۆشبەختانە خزمەتی هاوڵاتیانیان پێکردووە، خزمەتی ئەو وڵاتیان پێکردووە. یعنی ئەو خزمەتانە شەرم لە دروستکردنی مزگەوت، ئاوەدانکردنەوەی سەرچاوی کانیاوەکان لە هەندێک گوند و شار و شارۆچکە و دروستکردنی خەستەخانە لە هەندێک شوێن و دابینکردنی موچەی مانگانە بۆ خانەوادەی یەتی و ئەوانەی کە بێسەرپەرشتیارن و نارنەدەرەوەی زۆرێک لەو هاوڵاتیانە کە پێویستی بە نەشتەرگەری بۆ پێویستی بە عملیات بووە، ئەوانش دەتوانن بە دوواداچوونی بکەن، نەهاتوین کە ئەوانە لەسەر ئەساسی حزبی معاملەیان لەگەڵ نەکراوە. خۆی خزمەتی زیاتر بەڕاستیکە گوتم ئێمە ئەو خزمەتانەی کە کردومانن لە چوارچێوەی پرۆژە خزمەتگوزاریەکاندا بوون، لە چوارچێوەی خێر و سەدەقەی خەڵکدا بووە، بەڵام ئەگەر بێت و ئیسلامیەکان دەسەڵاتی زیاتریان هەبێ و خەڵک متمانەیان پێ بداتن دەسەڵاتی جێبەجێکردن لە بەردەستیان بێواتە حکومەت لە بەردەستی ئیسلامیەکان بێتن، خزمەتگوزاریەکانیان زۆرتر دەبێت و باشتر دەبێتن و بە تایبەتیش بە ئەو کاتەی بە پلانێکی درێژخایەن و بە پلانێکی کە تۆکمە ئەو خزمەتانە دەکرێن، ئەو سەرۆت و سامانەی کە لەو وڵاتەی هەیە لە خەڵکەکەی سەرف دەکەینەوە و نایکەینە وەکو بڵێ بۆ خۆ دەوڵەمەندکردن و ئەگە تەماشەی ئینسافیش تەماشەکەی ئیسلامیەکان بەشێکی لە دەسەڵات بوون، بەشدار بوون، نێزی دەسەڵاتەکە دەڵێم کە پۆستیان هەبووە، دەنا خودی دەسەڵاتەکە دیارەکە لە بەردەستی و دوو حیزبە زەبەلاحەدا بوون، بەڵام لەگەڵەوەش بەراوردی وەزیرێکی ئیسلامیەکان کە لە حکومەت بووە لەگەڵ وەزیرێکی ئەڵمانیەکان، یعنی تەماشەکە ئەو خەڵک نایناسێتەوە وەزیری ئەڵمانیەکە، یعنی ئیستیغلالی سەرەت و سامانی وەزارەتەکەی کردووە. ئەوەی ئێمە تەماشە دەکەی کە چۆتە وەزارەتەکەی، ینی لە ڕوو لاواز بۆتەوە زیاتر، ینی خەم و خەفەت و هەتا پارەی خۆشی کە وەریگرتووە بەشێکی هەر لە خەڵکی فەقیر و هەژار سەرف کردوتەوە و دڵسۆزیش بۆ ئەو وڵاتە، دڵسۆز بۆ بەرەو پێشبردننی ئەو وڵاتە. ینی گومانتان نەبێتن ئەگەر خەڵکی مسلمان، خەڵکی ئیسلامی دەسەڵات بگرێتە دەست، ینی گومانتان نەبێتن کە خزمەتگوزاریەکانی چەند قات دەبنەوە و ئەو داهاتی کە لەو وڵاتەیە هەموو خەڵکی لێ سوودمەند دەبێتن و خەڵک پۆلێن ناکرێتن لەسەر ئەساسی دین و مەزهەب و لەسەر ئەساسی ئینتیمای حیزبی و لەسەر ئەساسی
چاچی و خراپی بەڵکو حەقی ژیان بە هەموو خەڵکێک دەدرێتن و ئەوەی کە چاکەش بکاتن ئەوە سوپاسی دەکرێتن ئەوەی کە خراپەکاریش بێتن ئەوە یاسا و ڕێساکان هەنە کە سنووری بۆ دادەندرێت. نا ئەگەر تەماشە بکەین پرۆژەی ئیسلامیەکان زۆر ڕاشکاوانە دەڵێم ینی بۆ هەموو خەڵکی بووە ینی بۆ نمونە لە شەڕی ناوخۆ چێ بوون ئەوانەی کە یەتیمانەیان دێنە ئەو وڵاتە و بەسەر منداڵی پارتی وێچێتیان دابەش دەکردن کە لە شەڕی ناوخۆ بەدەستی یەکتر منداڵەکان یەنێتیم کرابوون ئیسلامیەکان بوون. زۆرێک لەو بێوەژنانەی کە موچیان وەردەگرت لە دەستگا خێرخوازیە ئیسلامیەکان چێ پێی دەدان؟ ئیسلامیەکان پێیان دەدان. خۆوانە ئیسلامی نەبوون، بێوەژن و هەتیوی پارتی وێچێتی بوون، هیلایەنەکانی دیکە بوون. خەستەخانەی بەخشینمان کە کردوتەوە بینیوتە هیچ وەکو بڵێ قەتعەیەکی لەسەر نووسرا بڵێ کاکە بەس بۆ خەڵکی ئیسلامی بێتە ژوورەوە، لەوانەیە کەمترین خەڵک کە لەی سوودمەند بوو بێتن خەڵکی ئیسلامی بوو بێتن. ئەوانەی دیکە مەفتوحە بۆ هەموو لایەکی. یعنی هەموو ئەو پرۆژە خێرخوازیانی مەسەڵەن کە لە بەرنامەی بەخشین وەرە تەماشە کە هەر لەو سۆرانەکە مەقسەی تێدا دەکەم. 5-6 خانی تێدا دروستکەڕەوە بزانە ئایلێکی ئیسلامینەوانە هیچ ئیسلامی تێدا نیە. ینی ئەولەویەت و پێداویستی خەڵکەکە لای ئێمە گرینگە. ئەولەویەتەکە لێرانە بۆ نمونە وەڵا خەڵکی ئیسلامیمانە بۆ زۆر پێداویست و بەڵام ئەوانەی دیکە پێداویستەکەیان زەروریتر بووە ئەومان و پێش خستوون بڕۆ لە ڕەواندوس، بڕۆ لە دەوروبەری ڕەواندوس لە ناو سۆران ئەوانەی کە خانوبەریان بۆ کراوەتەوە لەلایەن بەرنامەی بەخشین خەڵکی غەیری ئیسلامین و ئەوانەی کە نێردراونە دەرەوە بۆ نەشتەرگەری جا ئیوایە کلێ لێ گۆڕدراوە، ئیوایە پارەیەکی زۆری بۆ سەرف کراوە لە سەروی دوو دەفتەرەوە موچەی مانگانەی بۆ بڕاوەتەوە چیەنە ئەوانە؟ ئەگە خەڵک بیەوێتم بگاتە ڕاستی و حەقیقەتەوە لە بەرچاویەتی لەبەرەوە قەت جارێ هەر وەکو گوتم لە ئەخلاقی ئێمە لە پەیامی خوای پەروەردگار کە لێ حاڵی بووین ئینسان کە خزمەت دەکاتن نابێ فەرق و جیاوازی بکاتن لە ڕووی خزمەتەوە. بەڵێ هەندێک شتێک کە وەستا بۆ نمونە زەکات دەبێ بدرێتە کابرایەکی موسڵمان و کابرایەکی مستەحەق. بەڵام مەسەلەی خێر و سەدەقە و چاکەکردن لەگەڵ هەموو خەڵکی بەدەستواڵایی کابرا موسڵمان بێ و غەیری موسڵمان بێ دەتوانی چاکەی لەگەڵدا بکەی و ئەوەش منهەجی ئێمە ئەوەش پەیڕەومان کردووە و بەردەوامیش دەبین لەسەری. وەڵام من یەک نمونەت بۆ دینمەوە بزانم کە نەک هەر ڕاستنی هەردروویەکی شاخدارە. ئەمن لە کاتی دەست بەکاربوونی برای بەڕێزم مامۆستا عەبدولستار مەجید کە کراوە زیر چوین پیرۆزبایی چکۆ سەردانی هەموو وەزیرەکانمان کردەوە سەردانی ویشمان کرد لەوەش هەر فەرق و جیاوازیمان نەکرد. خودی کارمەندانی وەزارەتەکەی شتێکی عەجایبیان بۆ جێڕامەوە لەوێن دەرێ گوتیان ئەو وەزیری پێشەوە کە 2 دکتۆرای هەبوون ینی مەسەلەکە شەهادە و ئەوە نییە، مەسەلەکە مەنهەجە، مەسەلەکە پەروەردەیە. ئیوا هەبوو دەیگۆ کە مدیری مەکتەبەکەی خۆی دەیگۆ 6 مانگە نەمبینیوە، دەرکێکی تایبەتی هەبوو بەو دەرکەیدا دەڕۆی خۆی پێشانی کەس نەدەدا. ئەو وەزیرەی ئێمەش وەزیرێکی خاچی بوو، نوێژی جەماعەتی بۆ دەکردن، سەردانی نەخۆشەکانی دەکردن، هاوکاری محتاجەکانی دەکرد لەگەڵ یعنی ئێمە پەرلەمانتارەکانمان لەگەڵ پەرلەمانتارەکانیان فەرق و جیاوازیان هەیە، وەزیرەکانمان لەگەڵ وەزیرەکانیان فەرق و جیاوازیان هەیە، سەرۆکی حزبمان لەگەڵ سەرۆکی حزبەکانیان فەرق و جیاوازی هەیە. کاکە هەر کەسێکی دێتن فەرمون بەیانی بەبێ مەوعید بابێ من دەی بەمەلای ئەمیری کۆمەڵی ئیسلامی پێکۆ دادەنیشین نان دەخۆین بەبێەوەی وعد بێتنی سەلەفۆنێکیشی بۆ ناکەم. بەڵام تەحەدا دەکەم سەرۆکی حیزبەکانیوان بە ساڵ بتوانی کەسێک کە بیگاتێ بتوانێت کە مواجهی وەربگرێتن. چۆن فەرقی نییە؟ فەرقی ئاسمان و ڕێسمانە. فەرقەکەش بەڕاستی لە یەک شتدایە. فەرقەکە لەوەدایە خەڵکی موسڵمان هەڵگری منهەجێکە، ئەو منهەجە منهەجێکی پەروەردەییە. هەر کەسێک ئەویش سبەینێکە ئەو منهەجە هەڵبگرێ وای لێ دێتن. خۆ نەبێ بڵێ ئەمە لە ئاسمان دوو کونی تێبن خەڵکێک لەو کونەی هاتبێتە خوارە و خەڵکێک لەو کونەی هاتبێتە خوارە و فەرقەکە لێرە منهەجەکە منهەجی عەلمانیەت کە خەڵکێک پەیڕەوی دەکات توغیان دروست دەکاتن.
بۆچکە باوەڕی بە دوا ڕۆژ نیە، باوەڕی بە حەشر و حیساب نیە. ئێستا لەوانەیە بڵێن وان نیە. ئەگەر وابایە خۆت بۆ ئامادە دەکرد. ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کابرا کە لێی دەپرسێ دەفەرمێ مەتە الساعە، دەفەرمێ ماذا أعددت لها، کەنجین ڕۆژی دوای چیت بۆ ئامادە کردووە. ئەگەر کەسێک باوەڕی بە ڕۆژی دوایی هەبێ دەبێ نوێژ بکە، دەبێ ڕۆژوو بگرێ، دەبێ زەکات بدات، دەبێ حەجی ماڵی خوا بکە کەوانە واجبن، و دەبێت زوڵم نەکاتن، دەبێت دادپەروەر بێ، دەبێت خۆی لێ نەگۆڕێ، خۆی لێ نەبێتە فیرعون، خۆی لێ نەبێتە خوا بۆ ئەو خەڵکە، خەڵکەوی بە عەبد و بە بەندە و کۆی لێ تەماشە نەکاتن. چۆن فەرقی نییە؟ یعنی لەبەرەوە تەماشە دەکەی ئەمیری کۆمەڵ ئیسلامی دێتە ئەو شارەی، نە سێتەڕەکان چ کابرای گوتی نە شورتە تەوزیع دەکرێ، نە سێتەڕەکان سیاران ڕادەگرن، نە کارمەندانی ئەو وڵاتە بە زۆرە ملێ کۆ دەکرێنەوە بۆی، نەبینا بەرزەکان خەڵکی قەناسە بەسەر دەچێتە سەری بۆی کە دنیا کاول نەبێ. مەسوولیوانیش دێتن تەماشە دەکەین وەکو عەمود ئەو عەسکەر و ئەو ئاسایش و ئەو شورتە بەستە زمانان لەبەر ئەو کەشکەتاوە دەچەقیندرێن. لەو جادەی بوو ئەو نیشانەی چ نیشانەی ئەو فەرق و جیاوازیەیە. ئێمە بۆ ئەوە سادەین لە خەڵکی خۆمان ناترسین، بۆچکە خیانەتمان لێ نەکردوون، وەڵڵا دزیمان لێ نەکردوون بەخوا. دڵسۆزانەت هەر ئیشێکی کە پێیان ڕاستپارێ کردومانە لە کاتی دەوامی ڕسمی لە شوێنی خۆمان، لە کاتی دیکە لە ناو خەڵک و جەماوەری خۆمان بووین. بەڵام ئیوان وانە، ئیوان دزیان لە خەڵک کردووە، خیانەتیان لە خەڵک کردووە، خەڵکیان بە ناحەق کوشتووە، سەرەت و سامانی ئەو وڵاتیان قۆڕق کردو و دزیویانە بۆ خۆیان بەکاری دێنن. لەبەرەوەی کە دێنە شوێنێکی والە شەبەکەی مۆبایل قەتعەکەن، هەموو بینابەرزەکان دوو قەناسە بەدەستی لەسەرە، هەموو دەور و بەری وێن دەرێ دەتەندرێتن، ئەو شوێنەی کە کۆڕ و سمیناری لێ دەجێڕن بە سەجی بڵێ دەورە پێکراو بستەکەی کەشف دەکەن. ئەو نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە کابرا عەدالەتی بەرپا کردووە؟ نا، نیشانەی ئەوەیە کە بە خۆ دەزانی چی کردووە، لەبەرەوە لە سێبەری خۆشی دەڕەویتەوە. زۆری فەرقە، ئاسمان و ڕێسمانی فەرقە. خوای پەروەردگاریش دەفەرمێتر ئەفەنەجعل المسلمین کەلمجرمین ما لەکم کەیف تەحکومون. ئەوە هەتا ڕۆژی قیامەتی ئیش پێ دەکرێتن. ئینسانی مسلمان هەر کەسێک بێتن، ئینسانی مسلمان هەر کەسێک بێ وەکو ئینسانی تاوانبار و دز و جەردە و قۆڕقکار نیە.